خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەرم و گەشتنی سڵاوەکانی ئێمەتان پێشکەش من بێهرۆز هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە هیواداری تاکۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان ڕوونەکە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان یەکێکە لە ئازاربەخشترین نەخۆشیە کۆمەڵایەتیەکانی ئێران ساڵانە بە هەزاران کەس بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانەوە بە نەهێنی گیان لەدەستدەدەن جگە لەوەش هەر ئالوودەبوویک بە ڕێژەیەکی بەرچاو 3 یان 4 کەس لە خزمەکانیان تووشی چەندین کێشە دەبن کە کەمتر باس دەکرێت ڕاستیەکە ئەوەیەکە ژمارەی ئالوودەبووان بە شێوەیەکی سەرنجڕاکێش لەگەڵ خراپبوونی دۆخی ئابووری خەڵک و بێکاری و هەژاری بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە خەبات بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئالوودەبوون بۆ کەمکردنەوەی ئازاری ئالوودەبووان بە تایبەت منداڵان و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئالوودەبوون خەباتێکی جدی و گشتگیرە یەکێک لە ئامرازەکانی بەرەنگاربوونەوەی ئالوودەبوون بریتیە لە دروستکردنی ڕێکخراوی مەدەنی دژی ئالوودەبوون یان فراوانکردنی بازنەی چالاکیەکانی ڕێکخراوە مەدەنیەکانی ئێستا لە هەمان کاتدا دەبێت وشار بخرێتە سەر ڕژیم بۆ تەرخانکردنی پارەی پێویست بۆ ئەوەی ئالوودەبووان بخرێنە ناو کۆمەلگا و بنەماڵە و هەری کار بڕەخسێنێت و بژیری ژیانیان بۆ دابین بکات بێگومان بەهێزکردنی کەش و هەوای خەبات لە کۆمەلگادا و بەو هۆیەوە بەهێزکردنی هیوای گۆڕانکاری لە ڕێگەی گەشەکردن و فراوانبوونی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان هاوکات یارمەتیدەر دەبێت بۆ کەمکردنەوەی ڕوودانی ئالوودەبوون بەهێزکردنی کەشێکی لەو جۆرە ئاسوویەکی ئومیدبەخش بۆ کۆمەلگا دەکاتەوە و زەمینە بەهێزتر دەکات بۆ ئەوەی مرۆڤەکان لە جیاتی تەسلیم بوون بە ناڕەحەتی ڕێگای خەبات و لەناوبردنی ئالوودەبووان هەڵبژێرێت و پەنا بۆ ئالوودەبوون و وێرانکاری نەبات بۆ تاوترێکردنی زیاتر لەم بابەتە گفتوگویەکمان لەگەڵ هاوڕێی گەلاوێژی ڕستەمی کارشناسی کاروباری کۆمەڵایەتی هەیە سەرنجی ئێوەی بینەرانی ئازیز بۆ بینینی ئەم بەرنامەیە ڕادەکێشن هاوڕێی گەلاوێژ بەخێر بیت بۆ بەرنامەکە زۆر سپاس هاوڕێ بێروز سڵام هەیە بۆ ئێوە و کاربەدەستانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروە بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە تایبەت بینەرانی ئازیزی بەرنامەی ژیانەوە زۆر سپاس دیسانەوە بەخێرهاتن دەکەین هاوڕێی گەلاوێژ ئێوە ئێعتیاد و معتاد بوون چۆن پێناسە دەکەن لە ڕاستیدا شاید زۆر خەڵک نەزانن کەمانی ئێحتیات چییە یا محتات چییە بۆەوەی کە ئێمە تاریفێکی ینی دروست و زانستی لە ئێحتیاد و محتات بکەین لە نەزەر ڕەوانشناسیەوە ئەوە دەتوانێت کۆمەکێکی زۆرمان کە بەوەی کە ئێمە بتوانین نەخۆشی ئێحتیات باشتر بناسین و بەبێ ئەوەی کە مەسەن ئینسانەکان لە مۆردی نەخۆشەکان پێشداوەری بکەن ئەمە بتوانین ئەو معزەلەی ئێحتیات بەڕێسی بکەین بە پێی ئەو مشاهداتی کە ینی لە جەلساتی مشاورەی ئانلاین ڕەوانشناسەکان لەگەڵ نەخۆشەکانی ئێحتیات بەدەستیان هێناوە ئەوان بەوە گەیشتونە کە واقعاً ئەو کەسە ئەسان ئەدەمی نائاشنایی ینی نائاگاهی بوون ئینسانەکان لەگەڵ مانای نەخۆشی ئێحتیات ئەوە یەکێک لە گەورەترین هۆیەکانی ئەوەیە کە ئینسانەکان بەرەو ئێحتیات دەڕۆن شاید بەسەران ئێمە فکر بکەینەوە کە معنی ئێحتیات زۆر هاسانە ئێحتیات بە کەسێک ینی مەوادی مخدر محتاج بە کەسێک دەڵن کە مەوادی مخدر مەصرف دەکە یا ئەلکۆڵ مەصرف دەکە یا بە شتی دیکە وەکو قمار و ئەو شتانی دیکە مەسەن
خەریکە ژیانی بەخەرە بەلا ڕێدادەچیە بەڵام ئەو نەخۆشی ڕەوانیە ئەوەندە پیچیدە و گەورەیە کە بە شێوەیەکی دروست ئێمە دەبێ تاریفی بکەین بۆ کە احتیاط دەرەبکەین بۆ کە ئەمە ئەو پیچیدە گیانەی احتیاط نەزانین ناشتوانین ڕێگا کارەکان و ڕێگای پێشگیری بە کێشەی احتیاط بگرین لە هەر حاڵگە بێمەوە سەر جاوی پرسیارەکەدەوە هەر پێش مقدمەیەک بوو کە ئەسان باسم کە ئێستا ئێمە لە کۆمەلگا چۆن چاو لە احتیاط دەکەین کە بە چاوێکی زۆر سادە بەبێەوە کە هەموو پیچیدەگیەکەی لەباری ڕەوانیەوە لەباری کۆمەڵایەتیەوە دەرەبکەین شناختی دقیقمانە ئەوە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە احتیاط لە وڵاتە لە زۆرێک لە وڵاتەکان بەتایبەت لە وڵاتی ئێمە ئێران یەکجا زۆرە احتیاط بە شرایطێک دەکوترێ کە کەسێک بە ئیستفادە لە مەوادی مخدر جا ئەلکۆڵ بێ هەرچی بێ یا بە ڕەفتارهایەک مەسەڵەن ڕوودێنە کە مەجبورە دایمەن ئەو ڕەفتارە تکرار بکاتەوە یا مەصرفی ئەو مەوادە تکرار بکاتەوە و ئەو مەوادە ئەوەندە تاسیری دامێتەوە سەر ڕۆح و جسم بتەوێت مەغزی ئەو ئینسانە کە ئیتر بۆ خۆی ناتوانێت تەسلیم بگرێ کە وەلای بنێ مادام کە مەوادەکە یا ڕەفتاری احتیاطی ڕەفتارەکە تەسلیمی بۆ دەگرێ ئیتر بەمەدەڵان احتیاط بەحاڵ ینی کەسێک کە احتیاط بەکاردێنە هیچ کۆنترۆڵێکی ئەوتۆی نییە بەسەر مەصرفی مەوادەکە و هەر بۆیەش محکومە بە تکراری مەصرفی مەوادەکە و بگرە ڕۆژ بە ڕۆژیش مەصرفی زیاتر دەبێن مەسەن لە ئیستفادەکردن لە مەوادی سنەتی دەچێتە بانتر مەوادی محرک و مەوادی داخەتەوە هەمزا و شیشە و کراک و ئەو شتانە بەکاردێنێن و ئەبە مەداڵی احتیاط بەنابەرین ڕەواشناسی احتیاط ئەو ئەلارەغمیەوەی کە مەسەن کەسێکی کە محتادە دەزانێت کە تکراری ئەم حرەکاتە یا مەصرفی دایمی مەوادی مخدر زۆر خەتەرناکە و زەرەری هەیە نەتەنیا بۆ خۆی بۆ خانەوادەکەی بەڵام ناتوانێت دەستی لێ هەڵبگرێ احتیاط دەتوانێت مەسەڵەن شاملی زۆر شت بێ وەکو ئەلکۆڵ مەوادی مخدر ئستنشافی بێ ئەپیونی بێ کۆکاین بێ نیکۆتین بێ وارە باقی مەوادەکانی مخدر کە محرکن و تەوەهمزانە وەکو شیشە و کراکۆوانە یا ڕەفتارهای احتیاطی وەکو قماربازی کە باسم کرد پس تعریفی بیماری احتیاط چییە و محتاج چیە لە نزەر ڕەوانشناسیەوە چۆنە شەواهیدی علمی ئەوە بەیەمە دەڵێن کە ئەو مەوادە یا ئەو ڕەفتارانەی کە احتیاط ئاوەرن و ئەوانە تایبەتمەندیهایەکی زۆر ئەجایبیان هەیە لە کۆمەلگادا لە شوێنی ژیاندا لە شوێنی کاردا و ئەم تایبەتمەندیانە تەسیراتی ئەم مەواد و ڕەفتارانە دەتوانێت تەواو گوزەرگاهای مەغز یعنی مەغزی ئینسان فعال کاتەوە باعثی وێتی مەغز بێ باعثی تۆلیدی زیادە لە حەدی دۆپامین دەبێ کە ئیتر خودی ئینسان کۆنترۆڵی ئەم وەزیەتە مەصرفی مەوادەکە یا ڕەفتارەکەی لە دەستەدا بەڵکو ئەمە مەوادەکەیە مەغزیتی دەستور دەدا کە مەوادی زیاتر بە بەدەنی بگەێنێ وەگەرنە تووشی شاید ناڕەحەتیهای جسمی و ڕوحی بێ بۆ جبرانکردنی ئەوانە کە ئیتر ئەمە احتیاطە ئەمە مەوادە ئەمە ئەو ڕەفتارهای احتیاط ئاوەرەکە تەسلیم بۆ دەگرێن هاوڕێگە لاوێژ بەڵێ داوای لێ وەردەکەم لە قسە باسەکان تاوا دیارە کە مەوادی مخدر بەشێکە لە نەخۆشی احتیاط یعنی ئەوەی کە وەلی من ویستم ئەوە بێژم پرسیارەکەیشم زیاتر ئەگەڕێ سەرەوە کە کاتێک بە ئێژین کەسێک کە تووشی احتیاطی هەیە ئەوە شتێکە خوتورەکە بە فکری بەنیادم ئێژێ دەی باشە ئەم کەسە
معتاد بە موادی مخدرە ئایا اعتیاد فقط بە موادی مخدر پێناسە ئەکرێت؟ نەخێر لەواقعدا احتیان دەتوانین بڵێن تەواوی ئینسانەکان لە کۆرەی زەوی دەتوانن محتاج بن. ئەوانە بە سێ بەش تەقسیم دەکرێن. کەسانێک کە مەسەڵەن ئەسەم بۆیان مهم نییە و ئەسەن احتیاج مەسرف ناکەن، کەسانێکن کە لەسەر نەخۆشین و ئەوانە بالاخره حتا موادی مخدران بۆ تەجویز دەکرێ و جاروبارە ئیسفادەی لێ دەکەن. ئەمەش بالاخره لەباری پزیشکیەوە گەرچی ئەوەش احتیاجی نییەوە، بەڵام ئەوانە قابلی قبولن ماوەیەکی کاتیە. بەڵام خودی احتیاج بە مانای واقعی خۆی و محتاج کە کەسێکی واگیر بووە ئەوە دایم مادام العمر و دایم بگرە ڕۆژ بە ڕۆژیش دۆزەکەی زیاتر دەکات. کەوابوو احتیاج تەنیا بە موادی مخدر نییە، دەتوانێت بە ئالکۆڵ بێ، دەتوانێت بە سێکس بێ، دەتوانێت بە توندوتیژی بێ، دەتوانێت احتیاجی ڕەفتاری بێ، دەتوانێت بە قمار بێ، دەتوانێت بە کرین بێ. یعنی بازێ کەس احتیاجی وایە هەیە کە لەباری ڕوحیەوە ناڕەحەتن، مەسەڵەن تووشی خەمگینن، تووشی ئەفسردگی بوونە، دەچن بە خەریکی زۆر. گەرچی لەباری ماڵیشەوە توانایی ئەویان نییە، بەڵام ناتوان دەسەڵگرن لا خەرید. ئەمەش خۆی نوعی احتیاجە. هەتا احتیاج بە کار، بازە کەسانێک وا احتیاج عادەتیان گرتووە بەکار کەیتر بەبێ کار ناتوان ژیان بکەن، ناتوان ئیسراحەت بکەن، ناتوان زیندگی بکەن، ناتوان وەختێک دانێن بۆ خانەوادەیان یا بۆ ئیسراحەتی خۆیان یا بۆ منداڵەکانیان. ئەمەش دەتوانێت احتیاج بێت. کەوابوو احتیاج یعنی خۆگرتن بە کارێک کە ئیتر نەتوانی بۆ خۆت کۆنتترۆلی کەی، بەڵکو مەوادەکە یا ئەو شتێککە ئەو ڕفتاری کە دەیکا ئەوە تەسمیم بۆ دەگرێت. یعنی ئارامیان ئەکاتەوە ئەو خەریدکردنە ئەو نازانم شتێک جگە لە مادە هۆشبەرەکان ئارامیان ئەکاتەوە چه حاڵەتێک دەست ئەدا؟ ئەمانە بلاخرا ئەو کەسێک کە تووشی احتیاج دەبێ دوایی دێنە سەرەوە هۆکارەکانی چییە. یعنی مشکلاتێکی ئیجتماعی لە کۆمەلگاوە، لە خانەوادەوە، لە فەردیەوە، یا ناڕەحەتی های مەسەڵەن جسمیەوە، یا مەسەڵەن شتای ژینێتیکی یا بیۆلۆژیکی لەوانە تووشی بووە، ئێحساسی کەمبوو دەکات، ئێحساسی ناشادی دەکات، ئێحساسی ناتەوانی دەکات، ئێحساسی بەتاقەتی دەکات. پەنا دەبە بۆ مادە هۆشبەرەکان کە ئەمە مەواد ئێحساسێکی تایبەتی پێدە، ئێحساسێکی ئەوەی پێ دەکات کەسێکە کە قودرەتی هەیە، کە کەسێکە دەتوانێت کاری ترش بکە ئەز جملە مەواد بەکاربێنێ. دروست ئەو ئێحساسێک کە مەسەڵەن غوڕورەی ئەو ئێحساسی قەویبوونە، ئێحساسی قودرەتکردنە کە لە ئەسەر مەسرفی مەوادە بەدەستی بێنە، ئەر ئەمە هۆیەکی زۆر سەرچیە کە ئەو کەسە لە جیرۆدەی احتیاج بێ و لە تێدا نۆقم بێ و لە باتواقی ئەوەدا تەواو ژیان و سەروەت و داهاتی خۆی هەتا ئایندەی خۆشی بکاتە قوربانی. کەوابوو هەم احتیاج چییە؟ هەم محتاج ئەمانە دووشتن کە بەیەکەوە گرێدراون. محتاجش ئەو کەسەیە کە ناتوانێت ئەو ڕفتارانێکی خۆی عادەتی پێگرتووە جە هەر کامێک بێت کە باسمان کرد تکراری ناکەمەوە، ناتوانێت بە خاست و ئیرادەی خۆی ئەو ڕفتارانەی خۆی ڕابگرێ یا تەرکیان بکە. چۆن بە ئەنوای احتیاج بالاخره جۆرا-جۆری احتیاج گرفتار بووە و تەرکی ئەوە بۆ ئەو یەکجار سەختە. هیچ ڕەبتێکی نییە کە مەسەڵەن بڵێن دلیلی احتیاج بوونی ئەو چییە؟ دلیلی ئەوەیە کە مەسەڵەن لەباری ماڵیەوە، یا مەسەڵەن تەلاق مەسەڵەن لە خانەوادە تووشی تەلاق بووە، تووشی جیایی بووە، یا تووشی نەخۆشیەک بووە، یا ئیتفاقێک لە بۆ خانەوادەیان کەوتووە. هیچ ڕەبتی نییە کە هۆیەکەی چییە. بەهەرحاڵ کەسێک کە محتاج دەبێ بەو کارانێک کە تکراری دەکاتەوە بۆ خۆی کۆنتترۆلی نییە، بەسەریدا ناتوانێت تەرکیب بکە. ئالێرەدایە کە ئێمە ئەومان زۆر مهمە کە ئەو کەسانە لەو شەرایەتانەدا بناسرێن، خانەوادەکانیان بیانناسن، دقت بکەن، تەوەجۆ بکەن، حرەکاتەکانی لەژێر نەزەر بگرن
لەو وەختە بتوانانی یارمەتی بکەن چون ئەو کەسای ئیتر بۆ خۆی ئیرادەی نەماوە بۆ خۆی ناتوانێت کەسیم بگرێ وەکو مازیتی کە دەستور دەدا کە بلاخرە ئەو حرکاتێک کە ڕفتارانی احتیادی کە هەیەی یا ئەو مەوادێک کە مەسەر دەکە پێی بگە وەگەرنەگە پێی نەگە تووشی ئەحساسێکی ناخۆش دەکە حتا ڕەنگە لەباری جسمیشەوە تووشی ئازار بکێشێ ئەزاب بکێشێ و بۆیە زۆر مهمە کە ئەلایەمەکانی احتیاد لە کۆمەلگادا خەڵک بیان ناسیە بۆ ئەوەی کە پێش ئەوەی کە درەنگ بێ بتوانن یارمەتی عەزیزەکانیان بکەن هەم محتاج دووشتن کە بەیەکەوە گرێدراون و ئەوە مەسرەفی مەواد هایەکە یا ڕەفتار هایەکە کە ئیتر ئەو کەسە بۆ خۆی بە تەنیا بە ئیرادەی خۆی ناتوانێت تەرکیب بکات. هاوڕێک لاوێژ ئێوە وتان کۆمەلگا بیناسێ کەسێکە حتا ئەگە مەسرف مەواد مخدری وەلا ناوە یا دیارە قرارە کەفێتە مەسرفی مەوادی مخدرە ئێوە وتان بیناسن ئەلائمەکانی بناسین ئەو ئەلائمە چەوچیە یا نمونانێکی پێمان بێژن مەمنونەبی. ئەو ئەلایمانەی کە ئەو کەسانێک کە تووشی احتیاد دەبن زۆرتر ئەحساس یعنی کەمبودی عاتفیان هەیە زۆر تەنیانە کارەکانیان ئەگە شغڵێکیان هەبێ یا لە دەرس بخوێنن دانیشتجوو بن محەسیب بن ئیتر ناتوانێت ئیدامی بدەن تەرکی کار و تەحسیل دەکەن ئەو جارە زۆرتر خۆیان دەشارنەوە دووری دەکەن لەوە کە ئازای خانەوادەی خۆیان ببینن لەگەڵیان دانیشن ئامۆژەیەکانی کە جاران بوویانە کە پێش ئەو مشکلەیە ئەو ئامۆژەیانە قەتع دەکرێن بە تۆری ئەگە کاملیژنا 99% ئەو مناسباتە قەتع دەبێ و هەروەها ئەمە لەباری ڕەفتاریەوە لەباری جسمیشەوە مەسەڵەن بەستگی بەوەیە کە ئەو فەردە چی مەسرف کردووە بازێک مەواد هەیە کە تاثیر دادەنە سەر قەلب دەتوانێت مەسەڵەن تووشی کەم خەوی دەبن تووشی کەم خۆراکی دەبن ئەگە محرک زابێ ئەوانە ئەسەن ئەوەندە ناخەون ئەوەندە پڕ ئینرژی دەبن کە ئیتر یعنی غیری عادیە کە کەسێک بتوانێت 24 ساعت بەبێ و کە ئیسراحەت بکە بخوا بخەوێ بتوانێت هەروە کار بکە بەتایبەت لەنێو محەسبیندا لەنێو دانیشتجویاندا زۆر کەڕک لەوە وەردەگرن بۆ کە بتوانن زیاتر فریاکەون دەرس بخوێنن بازێک مەواد هەیە کە مەسەڵەن ڕەشکێنەی چاو چووکە دەکاتەوە یا بازێک مەواد کە دەتوانێت ڕەشکێنەی چاو گەورە کاتەوە دەم و چاو سوورکە یا دەمیان وشکە یا دەمیان کەفێکی سپی دەردەدا ئەو کە زۆتە هێروینە کە باعثیەوە دەبێت کە کەفی سپی لە دەوری دەمیان دابێ بە حاڵەتێکی پەرخاشگەر دەبن خۆ دەشارنەوە لەباری ماڵیەوە مەسەڵەن دەبینی شت لە ماڵە گوم دەبێ ڕۆژ بە ڕۆژ شت نامێنێ پۆڵیان بەدەستەوە نامێنێ ئەوەش دەتوانێت تووشی هەرزەکاریان کە تووشی دزیان کە تووشی درۆ دەبن یعنی ئاوارزەکان یەکجار زۆرە کە باشتر وایە کە مەسەن لە بەرنامەهای داهاتوو لەسەر مەسەڵەن دانە بەدانە هەر ماوادەی چ تەسیراتێکی هەیە چ شاخسایەکی هەیە بۆەوە کە خانەوادە و دەوروبەر ئەگەر دیکەیان بزانن کە ئەم فەردە تووشی احتیاد بووە تووشی مشکلەیەک بووە بۆ کە زوو داوای کۆمەکی بۆ بکەن یارمەتی بکەن ئەم ئیتلاعاتە زۆر مهمە مادام کە خانەوادەکان یا کۆمەڵگە ئاگاهی نەبێ ئیتلاعی نەبێ ئیتر ئەم کۆڕێکی وەسێت بەتایبەت لە جوانان بگرە حتا لە نێو منداڵانشدا ڕێژە احتیاج چۆتە سەریە ئەمە ماوێرانکەرە کە تەسیراتی مخەرب و وێرانگەری ئەو نەتەنیا بۆ فەردەکە و بۆ خانەوادەکەیەتی باکو بۆ کۆمەلگاش. خب قاعدەتەن کەسێک کە تووشی ئەعتیاد دەبێت و لە نەهایەتە منجر بێت بەوەی کە مەوادی مخدر مەسرفکە یان هەر مادە هۆشبەرە مەسرفکات قاعدەتەن ناوی بەخۆیەوە ئەگەر وەکو هینێکی مخدر یعنی تەخریب کەسێک ئینسان تەخریب بکات تووشی بازێک ناڕەحەتیە لە جسمی ئەبێت لە لەش یا ناڕەحەتیەکی یا دەرونی ئەبێت
کاتێکە تەرکی ئەدات چه ئاڵۆگۆڕێک لە لەشیدا لە جەستەیدایە خۆی نەمایانەکە خۆی نیشان ئەدات. بەڕاستی کەسێک کە تەرکی احتیات دەکا کتم خودی کێشەی احتیات وەکو ینی بەشێکی کەمی نیازی جسمیە، زۆربەی هەر زۆری نیازی ڕوحیە. ئەو کەسانێک کە ئەسان سەدەمەیانی تۆ ناڕەحەتن بێزارن بۆ تەسکینی خۆیان پەنا دەبن بۆ مادە هۆشبەرەکان. بۆ وەختێکیش تەرکیەدەن تووشی وەسوەسە دەبن، ینی دەتوانێت مەسەن تەرکی ئەگە بۆ خۆی تەرکی بدا دەتوانێت خەتەرناکیش بێ. ئەگەر مادەی هۆشبەرەکانی قورسی بەکارهێنابێت تووشی تەشەنوس دەبێت، تووشی تەنگە نەفەسی دەبێت، تووشی ناڕەحەتی قەلب دەبێت، حتا دەتوانێت تووشی سەکتەی قەلبی بێ. بۆیە زۆر دەرد ئاوەرە تەرکی احتیات. بەڵام ئەگەر لە بیمارستان بێ و لە پزیشک و لە دەوا ئیسفادەکرێن نەک دەواهای احتیات ئاوەر دەواهای دیکە کە کۆمەڵی بکە ئازارەکەی کەم دەبێتەوە. و گەورەترین ئەو کەسانێک کە زۆرترین احتیاجیان بووە حدێک سەر تا 5 هەفتە دەتوان ئازاری جسمیان هەبێن. دوایە نیازهای ڕەوانیە، نیازهای ڕوحیە، وەسوەسەیە. ئەوانە یەکێک لەو حاڵەتانێک کە تووشی دەبن تووشی ئەفسوردەگی دەبن. و پێشتر لە بەرنامەیەکی تردا ئاماژەمان پێکرد کە رابطەی احتیاج و ئەفسوردەگی یان خەمۆشیە، یعنی رابطەیەکی تەنگاتەنگیان هەیە و بە پێچەوانەیە. کەسێک کە احتیاجی هەیە تووشی ئەفسوردەگی دەبێت و کەسێک کە ئەفسوردەگی هەیە پەنا دەبێت بۆ مادە هۆشبەرەکان. یەکێک لە ئاوارزەکانی تەرکی احتیات ئەفسوردەگیە، ترس لە زاهیربوون لەگەڵ دەوروبەرێکی لەگەڵ خانەوادەیەکی دیسان هەر تەنیا دەمێنێتەوە، خۆی ئیزۆلێرە دەکا و ئەمانە زۆر جار کە ناڕەحەت دەبێ تووشی خۆتزەنی دەبێ بۆەوەی کە خۆی تەسکین بدە لە باکی پەنابەری بۆ دووبارە بۆ مادە هۆشبەرەکان. و بگرە زۆر کەسش کە تەرکی احتیات دەکا تا ئەو ئەندازەیە کە زانست نیشانی داوە و واروە تەجروبەکان و تەحقیقاتەکان نیشانی داوە 80% لەو کەسانێک کە موفق بوونە تەرکی احتیات بکەن بۆ ماوەیەک دووبارە تووشی احتیات بوونەتەوە. 80%. ئەمەش خۆی معزەلێکی گەورەیە دەبێت تحقیقاتی زۆرتی لەسەر بکرێت. دەبێت چی بکرێت بۆەوە کە ڕێژەی ئەو کەسانێک کە تەرکی احتیات دەکەن بە هیمەتی خۆیان و بە یارمەتی خانەوادە کۆمەڵگەیان بتوانن دووبارە تووشی پەنا نەبەنەوە بۆ مادە هۆشبەرەکان. ئەمە بەحسێکی تایبەتیە، پێم باشە کە لە بەرنامەیەکی تردا تایبەتی باسیەوە بکەین. ئەمە ینی وەزیفەی ئەسلی ئەم وەزیەتە بۆ کە یارمەتی ئەو نەخۆشانە بکرێ وەزیفەی دەوڵەتە، کۆمەلگا و خانەوادە و هاوزە خودی فەردەکە. ئەمە بەسێکی تایبەتی تە هەڵدەگرێت دادێنێن بۆ رابطەی دیکە. هەروەکە کوتم رابطەی ئەفسوردەگی و احتیات زۆر تەنگاتەنگە، وابەستانە بە یەکتر، تاسیریان هەیە. ئەمانە خەتەرناکن. کەسێک کە تووشی ئەفسوردەگی دەبێت یارمەتی بکرێن. نابی مەسەن ئینتزارمانەوە بێ کەیترەوە مەسرفەکەی وەلا ناوە هەموو شتێک تەواو. مەسرفەکەی 5% لە مشکلەکەی بووە، 95% مشکلێکی ڕۆحی و ڕەوانەکەی هەیە. ئەلێرەدایە گرینگە کە خانەوادە و کۆمەلگا ینی ئاگاهیان هەبێت، زانستیان هەبێت بۆ کە بتوانن یارمەتی نەخۆشەکە بکەن. ئەگە ئەو ئاگاهی و زانستە نەبیە، ئەو ئیتلاعاتیان نەبیە، ناشتوانن کۆمەڵی بکەن. هەوڕێک گەلاویش زۆر کەس نیگەرانن، یان هەموو کەسێک نیگەرانە کە دەوروبەرەکانی ئەوڵاویان بێت ئیسە یا خۆشکیان بێ یا برایان بێت، نیگەرانەوە کە جگەرگۆشەکان لە ماڵ ئەڕواتە دەرەوە تووشی احتیات نەبن. چی بکەین بۆ پێشگیریکردنی ئەوەی کە کەسەکانمان تووشی احتیات نەبێت؟ بەڕاستی بۆ پێشگیریکردن لە احتیات، مادام کە هۆیەکانی احتیات زۆرن، بەشێکی زۆری کۆمەلگایە،
ینی بەتایبەت لە وڵاتی ئێمە خودی دەوڵەتی ئێرانە ئەوە کە خودی سوپای پاسەران دەوڵەت عاملی ئەسلی تۆزیع و بڵاوکردنەوەی احتیاج لە نێو کۆمەلگانە بەتایبەت لە نێو جوانەکاندا بە ئامانجی سیاسی و ئابووری خۆیان بۆ کە لەباری ئابوووریەوە بە میلیاردا پوڵ بڕژن نەجیرفانیان لەباری سیاسیشەوە دەزانن کە جوانێک ئینسان هەیە کە لەباری ماڵێەوە کە هیچ دەرامەدەکیانی بێکارن تووشی هەژارێکی چەند بەرابەر لەژێ هێڵی هەژاریدانا گرانێکی سەرسام ئاوەر مشکلاتێکی زۆر ڕێژەی تەواخکان چۆتە سەرێ لە هەموو بابەتێکەوە کە فشاریان بۆ دیە کەوابوو ئەمە هۆیەکانیتی دەبی بۆ ڕاکارەکانیشی وتم مادام کە هۆکارەکانی نەناسین ناتوانین ڕێگای پێشگیریش بۆ ئەوانە بدۆزینەوە وەکە ئەگەر ببان هەوێ بە شێوەیەکی جدی مبارزە بکەین لەگەڵ پەدیدەی ئیماڵوێرانکەری احتیاج دەبێ خەباتێک و اعتراضاتێکی جەماوەری هەڵخرێ دەست بەکار بێ بۆ کە بتوانین پێش بە پەرەسەندنی احتیاج بگرین و بتوانین گیانی ئینسانەکان نەجات بدەین ئەوەڵین کار چون سەرچاوی ئەسلی احتیاج بانی ئەسلی احتیاج خودی دەوڵەتە دەبێ ئەو دەوڵەتە بڕوخێت بەڵام تامادام کە ئەو دەوڵەتە لە سەرکارە دەبێت چ بکرێن ئیتلاعاتی خۆیان بەرنە سەرێ مادە هۆشبەرەکان بناسن ئاوارزەکەی بناسن هەروە شاخصەکانی ئەگە دیتیان زوو تەشخیص بدەن ئەمەش دەبێت ئیتلاعات ناکرێ لە مەدرسەکان و لە دانیشگاکان فێرکردن و ڕاهێنان هەبێ هەر لە دەورانی دانیش ئاموزیەوە بە منداڵک محەسیلەکان بڵن کە احتیاج چییە پیان بناسن زەرەرەکانی چییە خەتەرەکانی چییە ئەو جارەکانە کەسێک کە تووشی مشکلاتی ڕۆحی و ڕەوانی دەبێ ئیتر لە جێی خۆیدا داوای کۆمەک بکەن لە ڕەوانشناس و لە پزیشکۆوانە بە کێشەی خانەوادەگی و بە تووڕەبوون و یا بە نەسیحەتکردنی مەسەڵەن وەکو دایک و باوک ناتوانێت مشکلەکە حەل بکرێ دەبی پێشەوە کە لە کەسێک کە تووشی احتیاج بوو لێ پرسم بڵێ بۆ تووشی احتیاج بووە دەبی لێ پرسم کە تۆ مشکلەکەت چییە مشکلەکەی دەتوانێت ئابووری بێ دەتوانێت ازدواج بێ دەتوانێت خانەوادەگی بێ دەتوانێت مەسەلەی تەلاق بێ دەتوانێت مەسەلەی منداڵ بێ مەسەلەی تەرکی تەحسینی بێ یعنی شکستی عشقێک بێ مادام کە ئەو مشکلاتەرە نەناسین ناتوانێت کۆمەکیشیان بکەین ئەمەش پێویستی بە هاوکاری و هەڵمەتێک و خەباتێکی جەماوەریە لە کۆمەلگادا و بەتایبەت خانەوادەکان بۆ کە بتوانن یارمەتی ئەو عەزیزانە بدەن کە ئیتر تووشی احتیاج نەبن و احتیاج مادەیەکی ماڵوێرانکەرە بەڵایەک و موسیبەتێکی وێرانگەرە مادام کە بە شێوەیەکی دەستە جەمعی مبارزە نەکرێ لەگەڵ ئەو بەڵایە بێگومان ئەو کەسانێکی خۆیان تووشی احتیاج بوونە بە تەنیا کە نەتەنیا ناتوانن باوکو بگرە هەر کەسێک دەتوانێت کەسانێک دیکەش تووشی احتیاج بکە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە بۆ داهاتووی کۆمەڵگە هاوڕێگە لاوێژ من پرسیارێکم نەما ئەگەر بۆ خۆتان قسە و باسێکتانست لەگەڵ بینەرانە لە خزمەتان لە ئاخریدا من شتێک بڵام بۆی کە ئەو کەسانێک کە بەتایبەت جوانەکان تووشی احتیاج نەبن ئەوە زۆر مهمە ئەگە دەچن بۆ نێو کۆڕ و کۆمەڵی ڕەفیقان و جێژ نوشتیاوە کەسێک داوەتیان دەکات بەسەمەند بە بیرەیەک یا بە نووشابەیە کە کراوەتەوە وەری نەگرن ئەمە دەتوانێت مادەی هۆشبەری تێدا بێ ئەمە دەتوانێت کەسێک کە خۆی فرۆشتێ بە دەوڵەت ئاگاهانە و کارە بکە پەرهیز بکەن لە وەرگرتنی شوشەی نووشیدنی کراوە ئەمە یەکێک ئەگەر ڕەفیقانە داوەتیان دەکەن ئەمە هیچ پوکێک لێدا سەرخۆشت دەکە شادت دەکە خەمەکان لەبیر دەباتەوە ئەری ڕەنگە بۆ لەحزەیەک شادی بکە و لەخەر ئەحساسێکی خۆشی دەست پێ بدە
بەڵام مادام عمر دەتوانێت ژیانی ئەو بێرام کە تووشی ناڕەحەتی ڕوحی و ڕەوانی و ئەفسوردگی و زیاتریشی بکە. سێوەمەنیش من خەبەرێکم بیست تازگی لە سایتی تەلەگرامی کارگە نیوز کە دەڵێ ئەخیران دەوڵەت بۆ خۆی ئاگاهانە لە دانیشگاکان و لە مەدرسەکان شتێک تۆزەی دەکە وەکو جاچکە لەلای ئێمە بنێشتی پێ دەڵێن تامی توت فەرەنگی هەیە کە بەتایبەت دەدرن لە نێو دانیش ئامۆزان و دانیشتوەکان بڵاوی دەکەنەوە ئەوە باعیسی ڕەفتارهای زۆر ڕەوانگەر دەبێت زۆر وشیابن کە لەو شرایطەدا زۆر مهمە کە ئینسان چکۆڵەترین ئاگاهیش ئیتلاعیش دەتوانێت کۆمە بکە کە حتا لە گیانی یەک نەفەری نەزاتی بێ ئەوە خزمەتێکی زۆر گەورەیە. ئەم بنێشتە یا ئەو جاشکایی کە تازە و دەکەوێتەوە بە تامی توت فەرەنگی قەتعەن مەسرەفی نەکەن بڵاوی بکەنەوە لە نێو خۆیاندا کە هەموو کەس ئاگایی هەبێ کە بزانن کە ئەمە بەڵایەکە کە دەتوانێت تاثیراتی ڕۆحی و ڕەوانی زۆر مخەربی هەبێ لەسەر ئەفرادەکە. لە سایەی دەوڵەتی کۆماری ئیسلامی کە دەوڵەتێکی واقعا زیدی ئازادیە زیدی بەشەرە و بۆ خۆی عاملی ئەسلی تۆزیعی مەوادی مخەدرە هەموو کارێکی لەدەستێ کەوا بوو وشیاری دەستە جەمعی ئەو خەبەرەکانە بە یەک ڕابگێنن و دووری بکەن لە داوەتی نابەجێی دۆستان یا ئاشنایان حتا ڕەفیقش دەتوانێت خۆی فرۆش بێ بۆ پارەوە کارە بکە. ئەمەش وەکو هۆشدارێکە باسی زیاتر دادنین بۆ بەرنامەکانی داهاتوو بەتایبەت بەرنامەی ئەو کەسانی کە تووشی تەرکی ئەحتیات دەکەن بۆ دووبارە لەغزش پەیدا دەکەنەوە بۆ کارەکانی چییە و ئێمە دەبێت چی بکەین بۆ کە دەستی ئەم ئازیزانە بگرین لە وەزیەتە بێنە دەرێ و لەو بەڵایە نەجاتیان بێ. هاوڕێگە لاوێش سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیەدا. سپاس بۆیەوەش سپاس بۆ کە دەرفەتتاندا بە من کە لە خزمەت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا بەتایبەت لە بەرنامەی ژیانەوە. بەخێربی. بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ژیانەوە تا هەفتەیەکی داهاتوو ماڵاوە.